تورکیا هیچ کاتێک لەوە نەوەستاوەتەوە کە هێرشەکانی چڕ بکاتەوە یاخود قۆناغ ئەنجامی بدات یاخود ئەوەتانێک کە جاری وایە کەمی بکاتەوە یاخود زیادی بکات بە پێچەوانەوە ئەو بە بەردەوامی هێرشەکانی بەردەوامە بەڵام خودی هێزی ئەو هێرشانەی کاتێ بۆ کاتێکی تر جیاوازە هەڵبەتە ئەزانین کە هەرچی کاتێک دەوڵەتی داگیرکەری تورکیا تەنگاو بێ یاخود کە بزانێ بەرخودانەکان زیاترە هەرچەنە بەردەخودان بەردەوامە کاریگەریەکانی هەڵوێستەکانی کۆمەلگا هەڵوێستی خەڵکی ئەو بەرەو پێشچوونانەی کە ڕۆژئاوای کوردستان و باشووری کوردستان تەمان باشووری کوردستان وەکو گەل کە بەرەو پێش بڕات ئەبینین کە دەوڵەتی داگیرکەری تورکیا هێرشەکانی چڕترە کاتەوە بە شێوازێکی ترکە ئەزانین دەوڵەتی داگیرکەری تورکیا هەرچی کاتێک کە هێرشێک ئەکا شکستە هێنێت دوای ئەوە هەوڵەدا کە هێرشەکەی بە شێوازێکی تر ئەنجامدا بۆیە لە ئێستادا هێرشەکانی چڕ کردوێتەوە چونکە کۆمەڵێک پلانی هەبوو پێشتر کە لە پلانەکانیا سەرکەوتو نەبێتێکێک لەو پلانانەی پلانی کەرکووک بوو کە ویستی ئاژاوەیەکی خراپ لە ناو کەرکووکا بجێڕێ بەڵام دوای ئەوە سێرمان کرد هێرشێکی جیاواز بۆ سەر فڕۆکەخانەی عربەت ئەنجام ئەدات کە 3 شەهید و 3 برینداری لێ ئەکەوێتەوە پلانی تریشی هەیە کە ئەوێت لە ناو خودی با بڵێن باشووری کوردستانە ئەنجامینە بەڵام سەرەکەی پلانەکان یەک لە دوای یەک شکستە هێنێ لە ڕۆژئاوای کوردستانش بە هەمان شێواز کە ڕۆژ لە دوای ڕۆژ پلانەکانی شکست ئەهێنێ بۆیە سیرەکەی لە کاتێکی دیاریکراوە پلانێکی جیاوازتر پلانێکی یاخود هێرشێکی زیاتر چونکە هەموو کاتێک کە پلانێک دانا دوایەوە پلانێکی کە ئەوە شکست هێنێ پلانێکی جێگرەوەی بۆ بەکارهێنێ بۆیە ئێستاکە لەم کاتانەدا هێرشەکانی بۆ ڕۆژئاوای کوردستان بە تایبەتی چونکە ئێمە ئەزانین لە ماوەیەکی پێشووە کە هەموو گەنمەکان وەرگیرایەوە لە جوتیاران بۆیە لە ژێرخانی ئابووری با بڵێن ڕۆژئاوای کوردستانەدا بۆی ڕۆژئاوای کوردستان بە شێوازێک لە شێواز لە ڕووی دارایەوە هەرس بێنێ بەڵام نازانێت ئەو کە ڕۆژئاوای کوردستان ستاتویەکە کە توانای ئەوەی هەیە بەرگەی هەموو شتێک بگرێ جارێکی تر دیسانەوە هێرشەکانی بۆ سەر ناوەندە مەدەنیەکان ئەنجام ئەداتوەکو قوتابخانەیەوەکو مزگەوتە بۆیە ئەمە پلانەکانێتی بۆ ئەوەی دەرخەری ئەوەیە کە لە پلانێکا شکستە هێنێ بۆیە پلانێکی تر ئەنجامەدات. دەست لە چۆن بڵێن هەندێک لایەنی سیاسی ئەشارەتەوە بە تایبەتی ئەو لایەنانەی کە ڕاستە و ڕاست چونەتە بەرەی خیانەتەوە ئەوانە هەر باس ناکرێ هەندێک لایەنیش هەیە لە پێناو کۆمەڵێک بەرژەوەندی تایبەتی خۆیان لە باشووری کوردستانە و لە عێراقا بۆ ئەوەی ئەو بەرژەوەندیانە بپارێزن هەوڵی ئەوە ئەدەن کە بێدەنگی هەڵەبژێرن بەڵام ئەبینین هێشتا جەماوەر گەل لەگەڵ کۆمەڵێک لایەنی سیاسی تر هەیە کە تەنانەت ڕێکخراوی مەدەنی هەیە کە هەوڵی ئەوە ئەدەن ڕوبەڕووی ئەو هێرشانە بنەوە بە هەڵوێستەکانیان بە ڕێپێوانە بێت بە لێجوانە بێ بە هەر شێوازێک بە لە شێوازەکان ڕوبەڕووی ئەو هێرشانە ئەبنەوە هەڵبەتە کاریگەری ئەبێت ئەگەر بێت و هەموو هێزولایەنەکان یەکدەنگی ڕوبەڕووی ئەو هێرشانە ببنەوە هەڵبەتە کاریگەریکی زیاتری ئەبێ بۆیە هەندێک جار هەیە کاریگەری خراپی ئەبێ ئەگەر لایەنە سیاسەکان بێدەنگم بەڵام ئەوەی کە ئێستاکە بینیمانە وەکو ئەم لێدوانێک کە ئەدرێت کۆمەڵێک لایەنی سیاسی تایە ڕێکخراوی مەدەنی تایە کۆنگرەی نەتەوەی تایە لایەنی تریشی تایە و ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنیشی تایە ئەمانە گرنگن بۆ کاتی ئێستا دەوڵەتی تورکیا بەشێکە لە ناتۆ هەڵبەتە ناتۆش ئەزانین کە ئەو هێزە هاوپەیمانەیە کە بەردەوام پشتگیری لە ئەردۆغانەکەن چکە کۆمەڵێک بەرژەوەندی استراتیژی خۆیان هەیە لە ناوچەکەیە بۆ ئەوەی ئەو استراتیژی خۆیان بپارێزن یاخود ئەو بەرژەوەندی خۆیان بپارێزن بێدەنگی هەڵەبژێرن چونکە ئەمەکو باسمان کرد هەندێک جار هەیە مافی مرۆڤ یاخود نەتەوەیە گرتووەکان ئەچنە چوارچێوەی ئەوەی کە ئەو بێدەنگیەوە ئەکا کە کۆمەڵکوژی ئەنجام بدێت بۆیە ئەمە کاریگەری خراپی ئەبێت تەنانەت کاریگەری خراپی بێت لە شێوازی هەڵوێستی خەڵکی بەرامبەر بە ئەو ڕێکخراوانە بەرامبەر بە نەتەوەیە گرتوەکان یاخود بەرامبەر بە مافی مرۆڤ ئیتر با بڵێن وەکو گەل یاخود وەکو خەڵک متمانەیان بەو کۆمەڵە ڕێکخراوانە نامێنێ ئەو کاتە خەڵکی ئەتوانێت خۆشی ئاپارێزی جارێکی تریش ئەڵێن کاریگەری خراپی هەیە بۆیە ئەوانش بە گوێرەی بەرژەوەندەکانی خۆیان لە ناوچەکەی هەڵسۆکەوتەکەن هەموو شەڕێک کاولکاری لە دواوەیە ماڵوێرانی لە دواوێ لە ڕووی کەلتوری لە ڕووی ئابووریەوە لە هەموو ڕوویەکەوە ئەوەیشی کە سەرەکی ترین با بڵێن لایەن کە زەرمەند دەبێت لەم شێوازە ئەوی ژنانن
هەڵبەتە مناڵان لەگەڵ ژنانە زیاتر زەرمەندە من بۆیە ئەبێ ژنانە لێرەیە یەک هەڵوێز بن یەکدەم بن بۆیە بتوانن کە ڕوبەڕووی ئەو شەڕانە بنەوە وەکو ئەبینین لە هەموو کاتێکە ئەو شەڕانەی کە ئەکرێت بەرامبەر بە گەلێک بە هەر کەسێک وەکو ئەمان بینیمان لە ئەمفالە لە شنگالە لە ڕۆژئاوای کوردستانشە کە ژنان بەچی شێوازێک کۆمەڵکوژ ئەکرێن یاخود تەجاوز ئەکرێتە سەریان بەچی شێوازێک وەکو کەنیزێک ئەگیرێن بۆیە ئەبێ ژنان لێرەیە یەکدەنگم بۆیە و جارێکی تر تووشی ئەو نکستانە نەبنەوە.